دوو فاکتەر هەیە بۆ بەهێزبوونی کورد یا زەعیفبوونی کورد لایەکی و دوو طرفێ لایەکی حکوومەتی ئیتیحادیە لایەکەی تری حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە کوردستانەکانە کوردستانی باشووری خۆمانە. من باز لە حکوومەتی ئیتیحادی ناکەم لەبەر ئەوەی ئەوانیش لە ساڵی 2023 و تاکو ئێستا انطیباعێکی لەو شێوەیان نەداوە کە کورد بەشێک بێ لە ئەو پرۆسە سیاسیە و هەوڵ بدەن بۆ ئەوەی چارەسەری کێشە بنەڕەتیەکانی کورد بکەن لەگەڵ دەوڵەتی عێراقیە وە کێشەی خاک و کێشەی سەروە و پارەکە ئیکۆنۆمی پەیوەندی بە اقتصاد و نەوتەوە هەیە و مەسائلەکانی تری پەیوەست بە بەهێزکردنی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیدا تا ئێستاش هەندێکیان وا سەیری کوردستانەکەن کە بەشێکی غەریبە لە ئەو دەوڵەتە و وەکو نەیار سەیریەکەن. بەڵام لە بەرامبەردا لە ساڵی 2023 تا ئەمڕۆ دوو تەوەجوه هەیە لە کوردستان بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا. تەوەجوهێک پێی وایە هەتاکو ئێمە بەشێک بین لە عێراقدا پێویستە هەرچی قورسایی خۆمان هەیە بیخەینە بەغدا و لە بەغداوە ئێمە سراع و ململانیەکان بکەین بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و هەتا ئێمە لە بەغدا بەقووەتر بین لە کوردستان بەقووەترە بین و لە ئەتوانین مافەکانی خەڵکی کوردستان زیاتر بەدەست بێنین. ئەمە بەواکە تەواجد و قورسایی خۆمان ببینە بەغدا. ئەمە یەک. دوو قەزیەکانی کوردی لە کوردستان لە چوارچێوەی پرۆسەی سیاسی عێراقا و لە چوارچێوەی دەستوری عێراقی و با بڵین دیدی هێزە عێراقیەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەگەڵ کوردستانە کاگەینە تەوافق ئێمە چارەسەری ئەم کێشانە بکەین. بۆ نمونە هەر قەزەیەک لەم قەزیانەی کە هەتا دەستور شێوازێک بە شێوازێک لە شێوازەکان ڕێگە چارەی بۆ داناوە. ئێمە هەڵە کوشندەکەی کورد کە کردوێتی و تەوەجوهەکەی تەوەجوهی دووەم کاری لەسەر کردووە بە تایبەتی لە دوای وەفاتی جەنابی مام جەلالە و تاکو ئەمڕۆژ تەوەجوهی ئەوەیە ئێمە هەتا بەغدا تێک بچێ و هەتا بەغدا ئەو بارودۆخەی کە هەیە دژایەتیکردنی بەغدا ئێمە بە قووەتەکە وەک ئەوەی اعتیمادکردنە سەر اقتصادی مستەقل لە کوردستانە وەک ئەوەی باوەڕمان ببنەما دەستوریەکانی عێراق نەمێنێ و بڵین بە دیفاکتۆ ئیشەکانمان کردووە و بەهێز ئێمە مەسائلەکان یەکلایی ئەەکەینەوە دواتر کە ئەو دەوڵەتی عێراقی لاوازە بەهێز بێتەوە هەمیسان معادلە سیاسیەکانە گۆڕێ. بۆیە باشی کورد و مستەقبەلی سیاسی کورد مادام ئێمە بەداخەوە محکومین بە جوگرافیایەک ناتوانین جیا ببینەوە و دەراویشتەکانی ڕیفراندۆم ئەوی پێمان نیشاندا هیچ دنیا لەگەڵ جیابوونەوەی ئێمەدانە ئەبێ لە بەغدابی کە لە بەغدابی ئەبێ بەهێزبی ئەبێ قورسایی خۆت بخەیت تا ئێوە لە چوارچێوەی دەستوری عێراقدا کێشەکانت چارەسەر بکەیت. ئێستا خەریکە تەوەجوهێک دروستە بێ لە ناو کوردستاندا و ڕێی عامی کوردیش باز لەوەکەن کێشەکان لە بەغدایەوە ئەبێ ئێمە لە بەغداوە کێشەکان چارەسەر بکەین. بەداخەوە بە تایبەتی لە کاتی هاتنی داعش و کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی خۆمان و بەهێزبوونی کورد و ئەو دەعمە دەولەی کورد هەیبوو لە مەرحەلەی داعشدا من وابزەم لەم بەرنامەی توا باسم کردو لە چەندین بەرنامە و لە کۆبوونەوەی سەرکردایەتیشە چەندین جار ئاماژەم پێ کردووە. سیاسی زیرەک و حزبە سیاسە زیرەکەکان ئەوەیە سوودە سیاسیەکانی سەرکەوتنی شەڕەکانمان بچنینەوە بۆ میلەتەکەی خۆمان. بەداخەوە هەموو ئەو دەعمە دەولەی کە هەمان بوو لە شەڕی داعشدا هەموو ئەو پشتیوانە نێودەوڵەتیەی هەمان بوو هەموو ئەو پێگە سیاسیە بەهێزەی هەمان بوو ئێمە نەمانتوانی بیچینەوە بەعکسەوە لە شەڕی داعشدا ئێمە خەسارەتمەند دەرچوین. ئەو هەموو شەهیدە ئەو هەموو ینی زیانی گیانی و مادیەی کورد کەدای لە پێناو پاراستنی منتیقەکانی خۆی و دواتر سەرخستن بۆیەوە بچێتە ینی شەڕی داعشە بۆیە بچوایەتە خزمەتی پرۆژە سیاسی استراتیژیەکەی کوردەوە. بەداخەوە ئێمە نەمانتوانی استیقلالی بکەین بەڵکو بڕیاری سیاسی هەڵا دوورکەوتنەوە و نەخوێندنەوەی معادلە سیاسیەکان وای کردی ئێمە ئەمڕۆ بازی زۆر قرس بدەین لە شەڕی داعش دەرچوینە ئەچینە بەغدا زۆر بە زەعیفی و بە لاوازیغە بەدەرلەوەی ئێمە هێزە سیاسی عێراقیەکان ئێستاکەش بە چاوی گومانەوە سەیری کوردەکەن